وڵاتان بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەم ڕۆژارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ هەرێم پرۆسەی دادگایی ژمارەیەکی تری لە ئازادی خوازانی بادنیانی بەڕێوە دەبن کە بێ ڕەچاوکردنی پرۆسەی دادگای ژمارەی تر بێ ڕەچاوکردنی هەموو مافێکی یاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و دۆخی ژیان و تەندروستی زیندانیانی بادینان و ئەو کەسانن کە خەڵکی ئازادی خوازی کوردستان بەشێکیان زۆر خراپە کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندا هەر بۆیە ناکرێت بە تەنها جیان بهێڵێن و بە تایبەتیش ئەو کەسانەی بەهۆی داکۆکی لە چین و توێژەکان و موچەخۆران و مامۆستایان و ئازادیە گشتیەکان لە زی دەسەڵات بنەمەکانی دادگەری پەیڕەو ناکرێت و زۆربەیان پەیڕەویان نییە لە زیندانی ئاسایشدا ماونەتەوە و کەیسەکانیان بە پێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەک شەڕی دەرونی دادگاییان دوا دەخەن ئەمەش پێشێلکردنی ڕوونە لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانەی ناو دەسەڵاتی دادوەری مافی مرۆڤ کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانین و هەڵوێز دەربڕن و خۆیان لێ بێبەری بکەن بەو پێی لە بنەڕەتدا کەیسەکە سیاسی و سەرۆکی حکوومەت پێش دادگا کەوت و بە ئاشکرا دەستێوەردانی هەیە ئەمەش ماف بە پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان بکات لە هەمان کاتدا ئەرکیەتی ڕێڕەوی دادگاییان بکات و قسەی یەکلاکەرەوەی هەبێت.